وەکو گروپی ئاشتی لە ماوەی ڕابردووە چەند چالێکێکمان ئەنجام داوە. یەکێ لە چالێکیەکانمان ئەوە بوو کە ئەمڕۆ سەردانی بەڕێز وەزیری پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستانمان کرد. بەڕاستی ناوەڕۆکی ینی سەردانەکە یا ئامانجی سەردانەکەەوە بوو کە لە نزیکەوە قسە لەگەڵ بەڕێز وەزیری پێشمەرگە بکەین لەسەر ئەو هێزەی کە لە زیینی وەرتێ جێگیر کراوە، چونکە ئەو بۆ خۆی وەزیری پێشمەرگەیەوە ڕاستەوخۆ بەرپرسی ئەو هێزەیە. ئەوەی ئێمە قسەمان لەگەڵا کرد دڵە ڕاوکێ ترس و لەرزی خۆمان و سەرتاپای خەڵکی کوردستان و بە تایبەتی خەڵکی ناوچەی وەرتێ و دەوروبەری پێمان ڕاگەیان لەوەی کە بوونی ئەو هێزە بێتە هۆی دروستبوونی شەڕ یا ڕۆڵی ئەو هێزە بۆ شتێکی خراپ بێ وڵاتانی دەوروبەر و دژمنانی گەلی کورد سوودی لێ وەرگێ. بەڕێز وەزیری پێشمەرگە هەموو لایەنەکانی بۆ ڕوون کردینەوە و دووپاتی کردەوە کە جێگیرکردنی ئەو هێزە لەو شوێنە کاتیە و نابێتە هۆی دروستبوونی شەڕ و نابێتە با بڵێن گۆچانێک بە دەست دژمنان و داگیرکەرانەوە. و ئێمە لە بەرنامەمانە لە ئایندا وەکو گروپی ئاشتی سەردانی لایەنە پەیوەندیدارەکانی تریش بکەین بە تایبەتی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، سەرۆکایەتی هەرێم و پارتی و یەکێتی و حیزبەکانی تریش بۆی بە هەمومانەوە هەم کۆتایی بەو بڵێن سەرێشەیە گیر و گرفتەی زیینی وەرتێ بێنین، هەم ئەو گێرەوکێشانی تریش کە هەن لە باشووری کوردستانە لە نێوان هێز و لایەنەکانی کە هەوڵ بدەین ناوەندگیریەکیان لە نێواندا بکەیت. نەخێر هیچ کاتێکی دیاری نەکرد، بەڵام دڵنیایی داینەوە کە هێزێکی حکوومەتی هەرێمی کوردستانە لەو شوێنایە. بڕیاری تەواویش لای ئەو نییە لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی هەرێمیش ئەوان دەوریان هەیە لە کشاندنەوەی هێزەکە. ئەگەر بێت و هێزەکانی باشووری کوردستان لە ناو خۆیانان ڕێکەوە نزیک بنەوە لە یەکتری، ئەگەری زۆر هەیە هێزەش بە سووترین کات بکشێتەوە. داواکاری یەکەممانەوەیە کە شەڕ لە نێوان کوردی باشوور و پارچەکانی ترانە بێ. داواکاری دووەممانەوەیە کە شەڕ لە نێوان هێزە دەسەڵاتدارەکانی باشووری کوردستانانە بێ و ئەو کێشە گشتیانەی کە هەمانە هەموو توانای خۆیان بۆ ئەو مەسەلەیە بەکاربێنن.